بسم الله والصلاة والسلام على رسول الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. وكو أمر بينيتان سر رايبوني تونترين رجلي لمسلماناني هولير كوا برجلي كان لبيغمبري خوا صلى الله عليه وسلم سر راي أوي كوا صدها كويلو أسكر بجلو برجي أسكري وصدها كويلتر بجلو برجي مدنية لناو قلاو دورو بري قلا بلاويان بيكرابو بلا مسلمان بإذا تكاني هولير خشك بريزكاني هولير بلا بريزكاني هولير الله بيغمبري صلى الله عليه وسلم خوش يستربو لروحي خويان بو يحساب يان بو هيشك لو كويلانا نكردو أمرو شقا مكاني هولير يانتنيو بدروشمي هتا يا محمد في شوايا قلت بونويان سازدا بو برجلي كردن لبيغمبري خوا صلى الله عليه وسلم أوي كوا أو غيرتو جواميري هبو همي مسلماني موحد بو يقدانا أندامي حزبي بنا إسلامي تيانبو يقدانا ملاي تيانبو كديار بي يقدانا الرخراوي تيانبو تناند يقدانا الميدياشي تيانبو بناو إسلامي وبخير إسلامي أوي ككرا كومال يا مسلماني رسمي خلقي هوليري ودورو بري لخشكان ولبرايان أمرو سلمان ديان كوا إسلام بيكسنيا كوا هولير هشتا مسلماني تياماوا كوا جاري تركز غلطي أو نكات جرأتي أو نكات لناو هولير أسوكاتي ببيغمبري خوابك صلى الله عليه وسلم هل لو شوێنێک کەوا مسلمانان ئەمڕۆ گرتبوونەوەکەیان ساز کرد و پارتی بەتونترین شێوە دژایەتی کردن بەڵام مسلمانان حسێبیان بۆ پارتی نەکرد و گرتبوونەوەی خۆیان ئەنجامدا هەر لەو شوێنەدا سوکایەتی کردن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کوفرکردن جنێودان ئازادیە و مافی خۆیەتی بەرەڵایی و بەجلوبەرگی نیمچە ڕووتەوە ڕەخس و سەما و بێئەخلاقی بڵاوکردنەوە ئازادیە و مافی خۆیەتی ئاسایش و کۆیلەکانی پارتی ئەمانیان هەمووی پاراستوە کە پێشتر بینیومانە بەڵام ئەگەر کۆمەڵی مسلمانی ڕەسەن کۆ ببنەوە و بەرگری لە پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم ئەوە تیرۆرە و ئەوە هێڵی سوورە و ئەوە ڕێگان پێ نادرێ ئەی باشە ئێوە ناڵێن ئازادی هەیە أي بور رجال لوي كواس وكاتي بكرة بيغمبري خوا صلى الله عليه وسلم بأخلاقي بلاو بكريتوا والله رجال هذا بكم الله مسلمان كواب برجليب كان بيغمبري خوا صلى الله عليه وسلم بارتي حسنا كان إيوه لقلق سكاني خوش لنا دروه كان حسنا كان إيوه بس دجايتي إسلام كان حسنا كان إيوه هشتك بوني ديني ليه بدجايتي كان ئێوە ئەمڕۆ ویستان تەنانەت پێش نەفەریش کۆ نەبێتەوە بەڵام بە هەزارەها نەفەر لە چەند شوێنێکی هەولێرا کۆبوونەوە و دەنگی ناڕزایەتی خۆیان گەیان و پەیامێکیان گەیاند بە گوێی ئەلمانیەت و بە گوێی ملحیدەکان و بە گوێی دیموکراسی خواز و ئەو بەناو حیزبە ئیسلامی و ئەو مەلا ئەمامە پیسانە کە موسڵمانی سەرڕاست لە هەولێرا هێشتا ماوە هێشتا ئەو موحیدانە ماون با کەمینەش بن بەڵام دائیمەن الله تعالی ئەم دینەی خۆی بە کەمینە سەرەخا دائیمەن ئاەتەکانی الله تعالی زەمی زۆری نەکا بەڵام وەسفی کەمینەکە ئەو کەمینەی کەوا لە هەولێرا ئەمڕۆ بەبێ مۆڵەت وەرگرتن بەبێ ترسان بەبێ هیچ شتێک حسابیان بۆ هیچ شتێک نەکرد بەبێ پشتیوانی بەبێ میدیا بەبێ هیچ حیزبێ بەبێ هیچ ڕێکخراوێ خۆیان خۆڕسکانە هاتن و گرتبوونەوەیان ئەنجام دا و ناڕزایەتی خۆیان دەربڕی دژی ئەو سوکاتێکە بە پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم بەڕاستی جێگەی خۆشحاڵیە بەڕاستی من قەرزاری یەک بە یەکتانم بەڕاستی دەستی یەک بە یەکتان ماچەکەم بەڕاستی سەربەرزم بە ئێوە بەڕاستی من لە خەڵکی مەردی هەولێرم ڕابینی بۆیە ئەو بانگەوازم کرد بۆیە لە شارێکی ترا ئەو بانگەوازم نەکرد من زۆر لە ئێوەم ڕابینی و ئەوەی کردتان زۆر بە زیاتەوە کردتان الله تعالی جەزای خێرتان باتەوە الله تعالی سەربەرزتان کە ئێوە خاوەنی موقیف بوون من شانازی بە ئێوە واکەم من بە ئێوە سەربەرزم بەڕاستی ئێوە خوشکی منن ئێوە برای منن منیش برای ئێوەم الله محفوظتان کە ئەوەی کە کردتان بەڕاستی جورئەتێک بوو بۆ بێغیرەتەکانی تر بۆ جەبانەکانی تر بۆ ئەوانەی بە ناوی دینەوە ئەخۆن سەرڕای ئەوەی کەوا دەیەها موبایل سەنراوە لە خەڵکی چەند مسلمانێک گیراوە چەند مسلمانێک تووشی ناڕەحەتی و لێدان بووەتەوە چەند مسلمانێک ترسێنراوە بەڵام مسلمانان پێغەمبەری خوا والله تعالیان زیاتر لە ڕۆحی خۆیان خۆشویست و سلماندیان هەم بۆ پارتی و هەم بۆ ملحیدان کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێشتا لە ناو هەولێرا خۆشەویستە الله تعالی موفقتان کا براکانی من خوشکەکانی من هەر دوعاکەم الله تعالی هەر خۆی جەزای خێرتان باتەوە بەڕاستی ئەمڕۆ دڵی مسلمانانتان خۆش کرد بەڕاستی ئەمڕۆ دڵی ئومەتی ئیسلامیتان خۆش کرد ئێوە هەرچەندە کەمی نەبوون بەڵام حسێبتان بۆ کوفر نەکرد حسێبتان بۆ چەکدارەکانی تاغوت نەکرد هەرچەندە پارتی سەرەتا ویستی بە هەموو جۆرە ڕێگری بکە بەڵام نەیتوانی دوای ئەوەی کە نەیتوانی ڕێگری بکە لە مسلمانان بەم هەموو قوات و کۆیلەوە سەرئەنجام پلانی دومی بەکارهێنا کە کۆمەڵە کۆیلەیەکی خۆی بە عەلەمی بەناو کوردستانەوە خستە ناو خۆپیشاندانەکان بۆ ئەوەی خۆپیشاندانەکان تێک بدا بۆیە هەر عەلەمێکی بەناو کوردستان لەو خۆپیشاندانانە کە بەرز بووەتەوە کۆیلەکان و ئاسایشەکانی پارتی بە جلوبەرگی مەدەنیەوە بەرزیان کردوێتەوە بۆ ئەوەی تێکی بدەن بۆ ئەوەی لە بەرچاوی مسلمانان ئەم شتە تێک بدەن بەڵام یەک مسلمان هیچ عەلەمێکی سایکیزمیکۆ و کوفری بەرز نەکردوێتەوە مسلمانەکان لەوێ بوون بۆ بەرگریکردن لە پێغەمبەری خوا ئەمە شتێپەڕێ وەکو پێم وتن ئەمە ئەبێتە مێژوو ڕحم بە کەس ناکا مێژوش بەداخەوە ئێمە داوامە لە کۆمەڵە کەسایەتیە کرد کە کەسیان تەنانەت نەشیانوێرا پۆستێ بکەن تەنانەت نەیانوێرا لە میدیاکان بڵاویکەنەوە بەڵام نازانم ئێستا بە چ ڕوویەکەوە ئەم ڤیدیۆانە بڵاوەکەنەوە بە چ شەرمێکەوە ئەم ڤیدیۆانە بڵاوەکەنەوە هەتا ئەم دەقەیە کە من قسەیەکەم نە کەناڵی سپێدە نە کەناڵی پەیام بچووکترین شتیان بڵاو نەکردوێتەوە لەسەر ئەم گرتبوونەوەیە تۆسەی کەمرا عەزیزەکانم ئیسلام چەند نامە بووەتەوە مسلمانان چەند نامە بوونەتەوە ئەگەر زلەیە بدرێ لە هاوڕەگەز بازێ لە دوودەگیە لە هەولێرا 50 دانە کەناڵ دێنە گوازنەوە ئەیکەنە راپۆرتی ڕۆژانە و قسەی لەسەرەکەن بە کەناڵی غەیرە ئیسلامی و بە بەناو ئیسلامیەوە
بەڵام ئەم هەمگە مسلمانە کۆبوونەوە یەک کەناڵ نەهاتکەوە ئەمڕۆ ماڵە بگوازێتەوە، یەک کەناڵ بەشدار نەبوو، یەک مەلا بەشدار نەبوو کە دیار بێت، یەک ڕێکخراو بەشدار نەبوو، یەک حیزب بەشدار نەبوو، هەر هەمووی خۆی کار کرد. ئاوا و ڕوودا و ئەم کەناڵانە ئامادەن دوو نەفەر شەڕەکاچن بە سەعات راپۆرتی لەسەرەکەن، بەڵام ئەم هەمگە مسلمانە کۆبوونەتەوە کەسیان زاتیەوە ناکەن راپۆرتی لەسەر بکەن. بەناو حیزبە ئیسلامیەکانیش ئەوانیش ئەو کەسایەتیانە مەلا مەزەر بەداخەوە کە پێمان ترساو نەهات، یحیا نەوزەرجاف و نازانم فڵان کەس و فیسار کەس مەلا نادرکانی کوردەی هەر بلۆگی کردین، هەر ئامادە نەبوون یەک پۆستیشمان بۆ بکەن. نازانم ئێستا چۆن ڕویان دێ ئەم خۆپیشاندان و مزاهرەیە بڵاوەکەنەوە، چۆن ڕویان دێ خۆیان هەڵەواسن بە ئەم مسلمانانە حاجی کاروان و دیموکراسی خوازەکانی تر. بەڵام لە کۆتایی ئەڵڵا تەعالا بەرەکانی جا کردەوە، بەرەی مسلمانان و موحیدان کەمینەن، بەرەی منافق و دووڕوەکان زۆرینەن، بەڵام ئەڵڵا تەعالا کەمینەکان سەرقا بەسەر منافقەکاندا. ئەڵڵا تەعالا جەزای خێرتان باتەوە، بەڕاستی سەربەرزم بێتانەوە، بەڕاستی چاوەڕێی ئەوم لێکردن. ئەڵڵا موفقتان کە ئەڵڵا تەعالا خۆی فەرمێ ئین تەنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. ئەو ڕۆژەی کە ئەمرین، ئەو ڕۆژەی لە قیامەتە بە ئیزنی ئەڵڵا تەعالا لە دەفتەری ئەعمالی یەک بە یەکتانە ئەنووسرێ فڵانە کەس، ئەو ڕۆژەی کە کەس نەیەوێرا بەرگری لە پێغەمبەری خوا بکا صلی الله عليه وسلم. لەناو ئەم هەموو قواتە، لەناو ئەم هەموو جێش و جاشا بە دەنگی بەرز هاواری کرد هەتا محەممەد پێشەوایە وە لە کەسیش نەترسا و خاوەنی مووقیف بوو، دڵنیا بە بۆ یەک بێکتان ئەنووسێن بە ئیزنی ئەڵڵا تەعالا. ئێوە خێری خۆتان کرد، ئێوە مووقیفی خۆتان نوان، ئەڵڵا تەعالا موفقتان کە. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.